لە ناو شاری لاس ڤێگاس لەنێو ئەم هۆتێلە کە لەسەر شێوەی یەکێک لە هەڕەمەکانی وڵاتی مەسر دروستکراوە سەردانی مۆزەخانەیەکم کرد کە تایبەت بوو بە پاشماوە بەجێماوەکانی کەشتی تایتانیک. ئەوە نەفسی ئەو تیکتەیە کە دەیاندا نەفەرەکانی باخیرەی تایتانیک لە ساڵ 1912 نەفسی شتە، بەڵام ئێستا بەس نوێیان کردیتەوە. ئەوانە وێنەیە و کەسانن کە بوونە قوربانی ئەم گەشتە. ئەمەشیان نەخشە و دیزانی کەشتێکەیە، بە جۆرێک درێژی کەشتێکە نزیکەی 206 متر درێژ و کێشەکەشی 46 تۆن دەبوو. ئیدوارد سمیت کاپتنە بەناوبانگەکەی کەشتی تایتانیک کە بەڵێنی بە خێزان و کچەکەیدا بوو دوای ئەم گەشتە خۆی خانەنشین بکات، بەڵام بەداخەوە مردن ڕێگەی پێنەدا. ئەمانەش هەمان ئەو قاپ و قاچاغانە کە بووە خواردن بەکاریان دێنا. ئەم قادرمێر زۆر ناسراوە، هەروەک لە فیلمی تایتانیک جاک و ڕۆز لێرە یەکتر دەبینن. بێگومان ئێرە هەستێکی زۆر تایبەتە، وانیشان دەدا کە لە ناوەڕاستی زەریابیت ئاسمان بەم جۆرە دەبینی کە نەخشێنراوە بە هەزارەها ئەستێری چاوگەش، بەڵام ئەمەیان پارچەیەکی ڕاستەقینەی کەشتێکەیە. وەک زانیاری گشتی کەشتی تایتانیک لە یەکەم گەشتی خۆیدا تووشەم کارساتە هات. لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە گەشتەکەی دەست پێ کرد بۆ نیویۆرکی ئەمریکی. کەشتێکە لە شەوی 14 نیسانی 1912 خۆی دەچێشێ بە چیاژی بەفرینی نێو زەریای ئەتلەسی. بۆ هۆیەوە کەشتێکە نقم دەبێت و زیاتر لە 1500 کەس نقم دەبێ و 700 کەسی تریش ڕزگاری دەبی. تا ڤیدیۆ شتێرە شاد بن.